ڕۆڵەکەی من وەکو لە ناونیشانەکەی دیارە ڕۆڵ و گرنگی پێشانگا و فیستیڤاڵ لە پەرپێدانی کەرتە جیاوازەکانە. جێی خۆیەتی توێژەرێک لە ڕووی ئەکادیمیەوە کاسبێکی سادەی بازاڕ، بزنسمانێک، مامۆسایەکی زانکۆ، هەر هەوڵاتەیەکی ئاسایی لە ئێمە بپرسێ بڵێ پێشانگا و بوونی فیستیڤاڵی لەم جۆرە کە ئێوە خەریکەن ئیستیسماریکاکەن بۆچی؟ ئەمە گرنگی لە چیایە؟ چ شتێک شارێکەکە بە شارێکی گرنگ لە ئاستی جیهانە و شارە گرنگەکانی جیهان بەچی ناوبانیان دەرکردووە؟ ئەم مزلیسە ئێستا لێرە کۆبوونەتەوە هەندێکمان تەنها شارەکانی کوردستان و عێراقمان بینیوە، هەندێکمان شارە گرنگەکانی وڵاتانی دراوسێمان بینیوە وەکو ئەستەمبوڵ و تاران و قاهێرە، هەندێکیشمان وڵاتانی ئەوروپی و وڵاتانی عەرەبیمان بینیوە، هەندێکیش بەختیاوەری بۆ زۆربەی شارە گرنگەکانی بینیوە. ئێستا من ئەگەر لێەوە بپرسم ئەو شارەی تۆ بۆی ڕۆیشتی، ئەو شارەی تۆ بۆی چووی بە چی بەناوبانگ بوو؟ پێگەی موهمی ئەو شارە چی بوو؟ ئەو شارە چ شتێکیان مەشهور بوو و وای لێ کردبوو لە سەر هێڵکاری کاریگەری جیهانە پێگەی هەبێ، ڕۆڵی هەبێ ئەو شارە. بێگومان هەر شارێک بە شتێک بەناوبانگە و هەر شارێک بە شتێک جیاکرێتەوە. سلێمانی بە پایتەختی ڕۆشنبیری مەشهورە، بەڵام تاوەکو ئێستا سلێمانی شتێکی نییە کە بیبەستێتەوە بە جیهانەوە. ئەکرێت پێشانگای نێودەوڵەتی سلێمانی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی و ژووری بازرگانی و پیشسازی سلێمانی و ئەو مێنتاڵەتیە ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان و شاری سلێمانیەکە پێشانگای نێودەوڵەتی بکە بە یەکێک لەو پێگانی کە سلێمانێ بەستێتەوە بە سەرتاسەری جیهانەوە، ئەبەستێتەوە بە دەوروبەری خۆیەوە. ئەتوانین پێشانگای نێودەوڵەتی سلێمانی مبالغە نیە ئەگەر بڵێم بەقەد قەیسیەکەی مەڵاتیا و بەقەد ڕۆشنبیرەکەی پاریس و بەقەد نەوتەکەی کەرکووک و بەقەد چی ئیستیسماری تیا بکەین. پێشنیاری تایبەتمان هەیە بۆ جەنابتان، کاتێک ئەوەی فیستیڤاڵی بەهار وەکو ئەمەی ئێستاکە کە لە یەکی چوار بۆ دی چوارەکەینەوە، ئەمە شوێنی داشکاندنە بەڕاستی. دروشتمان ساڵانی ڕابردوو ئەوە بوو 11 مانگ بۆ تۆ مانگێک بۆ هاوڵاتی، ئەو مانگە تۆ کۆگاکەت، مەخزەنەکەت، مارکێتەکەت، مۆڵەکەت هەمووی خاڵی کەرەوە، هیچی جا نەمێنێت، داشکاندنێک بکە فعلەن دیسکاونت بێ. نەوەک خواانەخواستە کە بەداخەوە چەند حاڵەتێکمانە بینی هەنەجار نابێت، هەنەجار هەستەکەی لە بازێک فیستیڤاڵ و شتان نرخ لە بازار گرانترە. لە کاتێکا منی بەکاربەر مەفروزە ئەگەر ئەم کەرەستەیەن کڕی لە بازار بە $10 ئەبێ لە پێشانگای لانیکەم بە $8 بێ، نەک بە $11 بێت. لە دیدارێکە لە دەرفەتێکە لە پێشانگایەکی ئاوهایە پارێزگارە وەزیرە یەکە ئیدارەکانی تر هەمویان ئەکەونە بەردەستت بە ئاسانی کە ڕاو سەرنجی خۆتیان پێ بڵێ. تەنانەت سەردانی سەفارەت و قونسوڵخانەی وڵاتان، یعنی ئەمساڵ پێشانگای نێودەوڵەتی سلێمانی کە سلێمانی زۆر جار ئاڵۆقەمان لەسەر بۆ هاتنی یەک دیپلۆماسی، یەک سەردانێک بکراینە، ئەوەنە بارودۆ خراپ بوو. بەڵام لە یەک پێشانگای نێودەوڵەتیە بۆ یەک فیستیڤاڵێک لە ڕیزی پێشی پێشەوە قونسوڵی میسر و هەندستان و مەسەلەن ئێران و تورکیا بە ڕیزەوە دانیشتبوون کە من هەمیشە بە مستەر سوشی نوت تۆ لای من نوێنەری ڕبعێکی سەرزەویت سەفیری هەندستان. ئەمە هەمووی گرنگی هەیە بۆ ئەو شارەی کە پێشانگایەکی تیاکرێتەوە. و ڕاکێشانی سەرنجی میدیاکان بۆ خۆت. میدیایان هەر خەریکی حەدەسە سیاسیەکانە، بەڵام ئێوە ئاگاتان لێ بوو بەهۆی پێشانگا و فیستیڤاڵێکەوە چۆن بۆ ماوەی 10-15 ڕۆژ بەردەوام میدیاکان ڕۆماڵی پێشانگایەک دەکەن، ڕۆماڵی فیستیڤاڵێک دەکەن. سوپاسی گوێگرتنتان دەکەم.